ئەوە چیا و ئەوەش دەستی سەوزی جوتیاران و ئەوەش ئاوی بەتەنها نەتەوەی کورد ساڵانێکدا دێت ئەم ئاوە جەنگێکی زۆر گەورە و مەزن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرپاکات کوردی ژەیباتەوە ئەمە ئاسایشی ئاو بۆ نەوەکانی دادێ دابی نەکات جوتیارەکانیش ئاسایشی خۆراک پێشمەرگەی مەزنی کوردستانیش ئاسایشی نەتەوەی ئێمە لە دەواازەی کەوڵۆسەوە کە سنووری نێوان هەرێمی شارەزور و مەملەکەتی پێنجوێنە ئاودی وین و هاتینە دەشتی چەوتان ئەچینە لای بناریەکان لا یەکێک لە گوندە جوانەکانی ئەو مەملەکەتا چینە گوندی خڕنووک لەوێ دەواازەکانەکەینەوە و دەلاخەکانیش لە مێژوو هەمووشمان بەیەکەوە قسەی ئەوە ئەکەین پێویستە خۆمان پارێزین خۆمان پارێزین دیسانە خۆمان پارێزین لەم دەردوو بەڵایی کۆڕۆناکە هاتووە بەسەر جیهانە لەگەڵ ئەوانشدا نابێت چۆکدا بدەین بۆ نەخۆشی ئەبێ دەستەکانمان پڕ بکەین لە سەوزەڵانی و میلەتەکەمان چاوەڕوانی دەستی داگیرکەر و دوژمنان نەبێ سینی دراوسێ نەبێ تاکو بێشێ و سەر بنینەوە وەرن ماپشی بۆ خڕنووک لە ناحی ناڵپارێز لە پێنجوێنی وڵاتی سەوز لەگەڵ ئەم شەپۆلیاوەن مێگە لە مەڕەکان لە ناو پەرێز و پاوانەکانە مەستی لەوەڕبوون مەست بە دوای بنچکی گەنمی دووراوە گژوویەکی عاجز لە سروشت و زەرد هەڵگەڕاوە گەڕان مەست بە کەژەکانە ئاغر چاویان لە جوڵە و دەم و قەپۆزیشیان هێرشیان ئەبرد بەیانی زوو بوو بەیانێکی پاییزانەی کوردەواری شوانەکان لە شارە زۆر بەرەو پاوان و لە وەرگاکان بەدەم لەوەڕەوە ئەشیاوەڕانیان دەنگا شوانەکانیش ئاگرێکی پرد و کەڵ قۆریکی ڕەشی کەس نەی ئەزانی کاتی خۆی ڕەنگی چۆن بووە هەڵمی لیاڵەسا بە دیاربوونی سووتانی نوێڵک و سەنێر و بۆن و بەرامەی چاوە ئاگایان لە مەڕ نەما بوو لەو بنچیایی لوسایی و مەهائاباد لە دەشتی بەیرەقا لە شکارتەیە مەرەزەی تەئخیر مابوو تەئخیر لە دوورێنە و لە دروێنە بەدەم گۆرانیەوە جوتیارەکانی بنار کە پێیان ئەڵێن بناریەکان سێداسی بناری لەو دەشتە لە خوار گوندی حەسەناوە سواڵیان پێکردن و ئەبوونە مەڵۆی مەرەزە خوڕە و نووزەی هاژەی جۆگە لە گەشاوەکان لە هەموو لایەکەوە هات بەڵام خوڕە بەڵام هاژە بنیامی کوردەواری مەستە کرد و تۆش هەستت بۆ لای ئەجوڵا درەوی مەرەزە خش و خوڕ باڵندەکانی ئەترسان ئەو وڵاتە سنووری مناڵپارێزە هەرچەندە بناری شارە زورە بەڵام لە هەرێمی پێنجوێنە بە بڕیاری ژمارە 24796 لە 1970 حکوومەتی گۆڕ بە گۆڕی باسی عارەبان ناحەی گەرمەکیان ئیلغا کردەوە بە بیانووی پشتێنی ئەمنی لەگەڵ وڵاتی ئێران کە ئیلغایان کردەوە گۆڕیان بە ناحەی ناڵپارێز و ناوەندی ناحێکەش لە گوندی گەرمک جۆزرایەوە بۆ ناحەیەی ناڵپارێزیان گوندی ناڵپارێز جێگیر کرا لە پێنجوێن 1270 مەتر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە 203 کیلۆمەتر چوارگۆشەیە
ناحی گەرمەک کە لە قەزای پێنجوێنە 642 کیلومتر چوارگۆشەیە و 1258 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ئەمما ناڵپارێز کە یەکێکە لە ناحیەکانی قەزای پێنجوێن 282 کیلومتر چوارگۆشەیە و 1180 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. بەگشتی پێنجوێن 153 گوند لە سنوورەکەیدایە. ناحی ناڵپارێز 57 گوندە لە ئەنجامی ڕاگواستنی زۆرە ملیەی بەعسی عەرەب لە گوندە کوردیەکان و گوندەکانی کوردستان ڕاگوێزان بۆ ئۆردوگاز زۆرە ملیەکان ئەوی لەسەر تەرزی هیتلەر بۆ کورد دروستکرا و لە ساڵی 1970 ئەحەی لەیلێ ئەکەنە مدیر ناحی ناڵپارێز لە پێنجوێن و 5 ساڵ ئەمە بەردەوام ئەبێ بەهۆی جەنگی عەرەب و ئێرانەوە کە 8 ساڵی ڕەبقی خایەن ماڵی کوردیان وێران و نەخڕۆ کرد. خوا نەخڕۆیان کە گوندی خرنووک کە 981 متر لە ئاستی ڕوودەریاوە بەرزەیەکێکە لە گوندەکانی ناحی ناڵپارێز. محەمەی ئەو ڕەحمانی نەوەی پیرخیری شاهۆ و بورهانی کوڕی میوانی ئەم بڕگەی ژیانەوەی کوردستان با سەرەتا لە شێخ محەممەد دەست پێ بکەین و لی پرسی. ئەڵێن لێرەوە تا خوڕماڵ حەزارەتێکی زۆر گەورە بوو. وەکو بە تەمەنەکان بیسومانە ئەم بناری سوورێنە ئەم بناری سوورێن ئاوا کە ئەڕاتەوە هەتا نوێ و بەردەبەل و هەتا ئەچێتەوە پشتی خورماڵ و ئێڵان پێوانژەگەێتەوە ئەمە 1,000 بووە ئاوا ئەگەر شارێکی گەورە بووە گەڕۆ ئەڵێ گوێرەکە ساوا بەسەر بانە بازی بدو تا چۆتە ئەویانی ئاوا گەڕاوێنێتەوە. بەڵێ ئەو بەردووشتانی نوێ و بەردەبەلوانژەر هەمووی دیارە کەڵەکانی سەوارشی دیارە هەموو شوێنە ماڵەکان دیارە کۆن ئەڕەوەڵاوارشی دیارە. شێم هەمە ملەی تاعون هەیە لێرە ملەی تاعونەکە بەڵ چییە چیرۆکەکە ئەوە ئەڵێن کاتی خۆی تاعون هەبووە ئەلبەتە هەروەکو کۆرۆناکەی ئێستا هەر عینی چۆن ئەم کۆرۆنا ئیسا هەیە ئەو دەردە هاتووە ئەلبەتە و کاتە خەڵک زۆر وەک ئیسە تێر نەبووە برسی بووە کە هاتووە تاعونیاوێ لە هەر کوێ ئەو شوێنی ئابادە کردووە شوێنی کەڵی ملی تاعونەکە زیارەتەکان هەر لەوێش هەمووی نێژراوە هەمووی لەوێ لە بینی ڕێگەیەکی پێڵەن گاریە ئەو ڕێگە کە بەو بنارە هاتووە ئەوەی لە حضوری ئەمابێ پێڵێن زەڵقەرنە لەوش بۆ بەرکەوەران زەڵقەرنە هاتووە بەرەو ملەی نەڵمە ڕۆیشتووە. ئەم ئاخر گاریە جێ سیارە بووە کاتانە ترومبیل نەبوو. بەڵێ ئەو کاتە ئەو ڕێگە کە گاری ئەلبەتە ئەو جێیشی ئەو کاتە ئەو وەسایلیانیان پێ بووە گالیسکە بووە یا وەکو ئەسپ و ئارەبانە ئەو بەدارینەکان تایی دار بووە وارشی جادەکان وارشی جادەکە ماوە بڵێ لە زۆر شوێنە ماوە ئەوم بۆ بەرە شێخ بورهان دوو قسەش لەگەڵەوە بژەنینە. شێخ بورهان دوو کتێبی زۆر چاکی جوانی دەرکردو لەسەر تیرە و تایفەکانی کوردستان وەک مێژوونوس دەستی خۆش بێ. کاکە بۆهران بگەڕێنەوە بۆ ساڵی 330 پێش زاین کە شەڕی گۆگامێلان لە نێوان ئەسکەندەری مەکدۆنی و داریوش سێم ڕووەدا فارسەکان هاڕاکەن لە ناوەچن دێنە ئێرە شوێنەکەی لێرە پێ من زولقەرنەین. بەڵێ سەرەتا بە خێراتنی بەرنامەکەتانەکەین بۆ گوندەکەمان زولقەرنەین معلومی بیسەران و بینەرانە کە یەکێکە لەو کەسانەی نە پێغەمبەر بووە نە کەسایەتیەوە بەڵام لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە وەکو لوقمانی حەکیم وەکو زولقەرنەین. زولقەرنەینیش حکومڕانێک یا بڵێن لە سەردەمی ئەسکەندەری مەکدۆنیایەکێک بووە لەو کەسانەی کەوا خاوەنی هێز و قووەتێکی خۆی بووە ئەتوانین بڵێن سەرزەوی بۆ سەردەمی ئەو کاتە داگیر کردووە. لە کاتی گۆمەسوور کوێ لە گۆمەسوور لەوێ ئەڵێن مردووە بەڵێ خۆشکەوتووە گۆمەسوور لەکوایە گۆمەسوورەکەوێتە دامێنی گوندی خرنووکەوە کە هەموو عەرز و زەویەکانی ئێمە بەراوەکانمان لەو سروێ پێوتە لا ئاشان لەوێ ئێستا و گۆمەسوورە هەر بوونی هەیە و ماوە ڕاستان جەرگود لەیان دەرکردووە و لێر ناشتویانە تەبعاً کاتێ زولقەرنەین کە ئەگەڕێتەوە بەرەو منتیقەی خۆی لە ئێرانەوە هاتووە لەم ڕێگەوە یۆنان بووە لە هەر کوێ بووە ئەگەڕێتەوە لێرە نەخۆشەکەوێت ملەی با بڵێن ملەی نەڵمە کۆتایی جێیشەکەی بۆ سەرەتاکەشی گەشتۆتە خورماڵ ئەوەندە خاوەنی جێیش و هێز و دەسەڵات بووە لە ئاشان لە گۆمەسوور نەخۆشەکەوێت کە نەخۆشەکەوێت هەموو حەکیمەکان دێن بەلایەوە کە چارەسەریکەن هەتا دەرمانێکیان پێ کە ئەیکەن ئەو گۆمۆک و جگەری ئینسان ئەمەیەت سوور ئەبێت و ئەمێ یعنی ئەوە بۆ نیشاندانی هەموو حەکیمەکان کار و دەسەڵاتیان بەڵام بە زولقەرنەی یان توی ترمە لێرە کۆتایی تەمەنی تۆیە و ئێمە هیچ دەسەڵاتێکمان نەماوە لەگەڵ قودرەتی لێرە ناوسک و جەرگ و دڵەکەی دەرێن و هەر لەوێ ئەینێژنۆک و قسنێک ئێستا زۆربەی خەڵکی ئەم سەردەمە و ڕابردوویش ڕویان تێکردۆ بۆ ئافرەتانی کە منداڵیانە بێ شێخ بورهان ئەو جارە تۆ پرسم چەند تیرە و تایەفە
لە گوندی خڕنووکی بناری سووریان هەیە. ئێمە تەنیا لەم گوندە حالیان ئێستا 5 تیرەی بەڕێز یا 5 بنەماڵی بەڕێز گوندەکەمان ئاوادان کردوتەوە و شان بەشان یەک وەکو برا ئەژین و خەریکی ئاوادانکردنەوەی گوندەکەین. ئەو بنەماڵانە ئەوەی کە باسیکەین پیرخدری شاه ئەوە ئێمە بنەماڵی ساداتی پیرخدری شاهۆین بنەماڵی میراودەلیەکان میراودەلی منتیقەی ڕانی و قەڵات زێ بەڵام ئەوان پشدەر لێو هاتوونەتەوە بۆ ئێران و دوایی لە منتیقەی پێنجێنەوە داخل بوون ئێستا بنەماڵی ئەوە میراودەلی پاشان بنەماڵی چنگنیەکانمان هەیە بنەماڵی نەورۆڵیەکانمان هەیە کە لە ناوچەی هەڵەبجەوە هاتوون یەکێکن لە تیرەکانی بنەماڵی پەرخەکانی شکوانش بنەماڵەیەکی بەڕێزن و هەمومان شان بەشان یەک و برای سپاس بۆ ئەوە بیدەرە دەست باوکت شێخی گەورم سەوڵی پەلکێش چییە سەوڵی ئێمە کاتی خۆی کە خۆی هیچ وەسایت نەبووەکو ئیسا هەموو شتەکان پیاوە بە تەمەنەکان دروستیان کردووە بۆ بەرد کێشانن بۆ دیوار بۆ خانوەکانمان کە کردۆس و ئیسە بلۆک بە مەچینۆ سیارەیە ئەو سەوڵی دەخسۆ سەر ئەو کاتی ئێمە دار زەلامەکانمان بەدار وەکو سەبەتە ئاکوونیان تێکردو و دارەکە کراوە بە دوو تا ڕاوەتە سەر و ڕاخ بەردی ئەم حەچی ئەم دێ بەردمان بێنە ئەمە کانە بەردمان دەویا هەبووە کانە بەردێکتان هەیە لەوێ وازم لە هەفتا چواری ناپاڵم دێ یا هەفتا چوار کای لە هەڵەبجە دوو لاپاڵمی ژیا لەم دێ سوپاس بخوا نەیادە ناو دێکە بەزای لە کانە بەردەکە قازانجی تیا بوو 7 ساڵ بەر لە ئێستا بنەماڵەیەک لە موبڕۆ مامەخەلانەوە یەنە دێکۆن واتە خڕنەوە وایە ئەمە چێ بن بۆ ئەگەڕنەوە باک ئەو پیرخدریەکان وانە بەڵام ئێوە بەهۆی شتێکەوە هاتوون بۆ ئێرە لەگەڵ نەخشبندەکانی تەوێڵە و بیارە خزمایەتی و کەسایەتیتان بووە تێکەڵیمان هەبووە بەڵە هەرمان بوارەوەڵا کە تێکەڵیمان وەی سەیەکێ لەوانەیە کە هەر هاتووە کە ئیسە سۆفینار کە باسێکی لەوینا سۆفینار هەتا ئەم 100 ساڵ ئەمری بوارم ساڵانە ئەمرد هەر سۆفی ئەوان بوو کەسەیجی بۆ سۆفی ئەوان بووە آخر شتێکی کەشی کردۆ سۆفینار بەڵێ بۆ یەکەمی جار هەناری نێ بۆ یەکەمی جار ئەو کاتانە هەنار کە هاتۆسە ئەم گوندی خڕنەوە کە هەرم بنارێتیانە بوو لە ساڵی پەنجاکان بینی 56ەکانە ئەو چووە هەناری لەو منتیقی هەڵەبجەوە هەناری ساڵەخانیە لە تەوێڵە بیارەوە بەڵێ ناوێتی بۆ ئێرە ئەساسی ئەم باخانی ئەم وڵاتە هەمی لەو ئەساس دروست بوو ڕاستەفەریم لە سای 1953 شێخ عەبدوڕەحمانی شێخ حەمە عەلی چووەتە بەغدا و مواجهەی مەلیکە بچکۆلی کردووە بەڵێ کێشەی ئەم ئەرزانە کە کاتی خۆی خۆمان بوون لە سەردەمێکە کە تیرەی ماڵی مەحبوبەگی جاافدا و بەک دەسەڵاتیان هەبووە ویستویانت لەم شوێنانە هەر کەسێ ئەو دیارەوە کشارە زۆر ئەوان دەسەڵاتیان بووە تاپۆیان سندوو بە نامی تاپۆ مەسەرەن 1 ویستویانە لەیرەش بەو شێوە ئێمە خەڵک بەس گەنمی کردووە بۆ ژیانی خۆی و مەرەزەمان کردووە ویستویانت لەیرەش تاپۆ بسێنن لە خەڵکەکە خەڵکی لای ئێمە کێشیان بووە لەگەڵیانە گیراون لە ساڵی ئەو ساڵەدا 50 باوکم ئەڕات بۆ کە ئەلحاجی عەبدوڕەحمانی ناوە سەید عەبدوڕەحمان ئەچێ بۆ مواجهەی مەلیک لەوێ مواجهەی مەلیکەکە ئەڵێ چووم بە شێوەیە کە چووم خۆ من عەرەبیژم من ئەزانی چایچی هەوو چای چێگەوتی فەیری بوو پرسیارم لێکەوتم چۆن من مواجهی ئەم مەلیکەکەم وتی بەیانی زوو بێ ئادیەوە بە ئەسپ و ئارەبانەیەت ئەو کاتە دوو ئەسپی و ئارەبانە پیانەوت کەشاوی مەلیک وتی کە حاڵ بەرەو ئەو بڕۆ دەست بەرزۆکە حتمما بانگتەکە وتی کە منش بەیانی زوو چووم و مەلیک حاڵ دەسم بەرەو مەری ڕۆیم پۆلیس نەیەڵاشەوە وتی بەرز دەسم بەزەگوتم مەلیکدا وتی وەڵام مەلیک ئەغەم لێ بوو ئاوایە کرد بە پۆلیسەکان وتی هاتن بە شوێنمەوە بردمیانە ژوور کە چووم وتم کاگە دیار ئێمە وین لەو بنارە کۆمەڵێ ماری ڕەش و ڕوتین هەموو ئەو بنارە بە پاش و خاکەناز جووتەکەین کەمتر گاژمان هەیە حیوانداریەکەی نیسەکانی ئەیانوێ سەرانەمان دێبسێنن زەلامان ئایسە لە پێنجۆن گیراوەتی مەخلەسی کەلاموتی بڕۆڕۆ من ئەم شاجی تۆ ئەپەرسم نایەڵم ئەو زۆر باشە لێرە دوو ئاش بووە دوو ئاش ئاشی مامەداوە لەگەڵ شەریف مەلا ڕاستە بۆ خۆشیان وەستا بوون بردیان داعاتاشی بەرداشت خۆیان هەموو وەسایلەکانیان دروست کردو هەموو ڕای بیرازیان کردو خۆیان ئیشان پێ کردو و ئیشی ئەم وەنتیقەشی کردو ئاشەکە بە سوودی بۆ هەمومان بەر لە پێنجوێن خڕنووک سەر بەکوێ بوو سەر بە هەڵەبجە بۆ ئەو کاتە هەڵەبجە قەزا بووە پێنجوێن ناحیە بۆ ئیت وەختی کە هەڵەبجە پێنجوێن بوو بە قەزا ئێمە ئیسە تەسکەری ئێمە بەرەو خوار باو با پیرمان حتا هەر هەڵەبجەکەی پێوە دیەکانی دەوروبەری خڕنووک چۆکوێن دی دەوروبەری ئەمە حدودمان ڕۆژەڵاتمان سیامەوەیە
ئەم لامان لای تەنیشتی ئێوە وەڵەسمتە دوای ئەوە حدودمان بە وشقبە و بەرکەوران و هەیە بە تووتاخاژۆ یەتۆ زەنیسەر چەوتان سەری ژمان کۆڕیتان کانیسێف ئەمانە هەموو لە حدودی خنک بەم شوێنانە هەیە. میرنشینی بابان بەهۆی گۆڕینی پێگە و پایتەختی خۆی لە داڕەشمانە و دواتر ماوەت ئەوجا قەڵای بەکراوە و قەڵاچوالان ئەخیرەن بۆ سلێمانی تێکەڵەیەکی زۆر لە هۆز و تیرەکان واتە هۆز و تیرە کوردیەکان جێگۆڕکیان پێکرا لە ناوچەکانی پشدەر و ماوەت و خدران و بەری مێرگین لەگەڵ بیڵاتی میردا تەنها باشووری کوردستانی نەگرتبووە بەڵکو هاتن و پەناهێنان لەگەڵ پشگیری ژمارێک لە هۆزی دیکە لە باکووری کوردستان و ڕۆژهڵاتی کوردستان و ڕۆژ ئاوای کوردستان بۆ باشووری کوردستان و بە پێچەوانەوە ئەمە نەریتێکی زۆر گەورە بوو هەموو هۆزەکان لە جوڵەدا بوون لەبەرەوەی سنوور لە ژێر پێڵاوی کۆچەرەکانە بوو. کۆمەڵێ کللتوری کوردەواری جیا و دیالێکتی ناوچەیی جیا تێکەڵ بە یەکتری بوون کللتورێکی کوردەواری ناوازەی زمان و کۆمەڵایەتی و فەرهەنگی هەتا ئابووری و سیاسیشی خوڵقات ئەمە ڕێکە و ڕاست لە گوندی خڕنوکی دامێنی چای سوورێن ئەم چیایەکە 2548 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە کە بەرزترینیشان لوتکەی هەیانە لە چیای سوورێن ئەویش کە ژمارەکەی یان با بڵێن بەرزیەکەی 2548 مترە لە ئاستی ڕووی دەریاوە لە سەردەمی مامۆن بەجی کوڕی بێگە بەجی ئەردەڵان لەسەر سوورێن کۆشک و تەلاری بوو و پێگەی پاراستنی بووە و ئەو مەملەکەتە هەر هەمووی لەم سەرهەتا ئاگاتە مەملەکەتی هەورامان لەژێر دەسەڵاتی ئەوە بووە هاوینە هەواری بووگە لە دۆندێکی سوورێن کە بە سووران ناسراوە بە مەقامی بڵاتی بووە زۆرابخانی برای بێگەبێژی لێ بە و گوندی مەرسوورانی دزڵی پێگەی قایمکاری ئەو بووە لە دەورانی ساسانیش یەکێک لە فەرماندە ناودار و گەورەکانی لەشکری ساسان کە کورد بووە و کوڕی کوردووە ناوی سوورێن بووە جا لە خڕنووک ئێڵی میراودەلی لێیە کە پایتەختیان ناوچەی پشدەرە و لە نەوەی فەقی ئەحمەیدا ڕەشمانن لە تۆڕەمەی میر ئەبداڵن پاشان تیرەی نەوڕۆڵی ئەو جاتشنگنی و پەرخی و ساداتی پیرخێری شاهۆی لێ ئەمانە هەمویان بەیەکەون ئەمانە 6 پشتە بەیەکەون ئەژین عەزیز میراودەلی و جەلال پەرخی و عومەری کۆخا بابل لێرەن میوانن باس و خواسی خۆیان ئەەکەن بەڵام باتوەزێ بە تەنزیم قسە بکەین و شتەکە ڕێخین ئەو جا سەرەتا لە عەزیز میراودەلی بپرسین و پێی بڵین لە سەردەمی میربووداغ لە ساڵی 1609 باو باپیرانی ئێوە هاتوونەتە ئەم ناوچانەی ماوەت و ئەم مەملەکەتانە دوایی وردە بڵاو بوونەوە ئێوەن چونەتە بوزان بەڵێ چونێتە بوزان چونێتە پیران کە پیران لە کوردستانی لەو دیوە کە حدود دابش کراوە ئێمە هاتوونێتە ئەیرا ئەو حدودە ئێمە بڕای پێناکەین بڕای پێناکەین هاتوونێتە گوندی خڕنووک هاتوونەتە گوندی خڕنووک چۆن هاتن کە لێوە هاتوین دیارە هاتوونە تێرە دەستیان کردو بە ئاژاڵداری و چەند پشتا لێرە بڕاوەتەوە کات وڵات تقریبان ڕێ 8 پشتمان لێرا بێت میراودەری لە وڵاتی پێنجوێن و لە کوێتر هەیە قوربان لە چەمیش لێرەیە لە قەرەداغەیە منبعی پشدەرە ئەوە ئەزانم ئەو ئەزانم فەقی ئەحمەی داڕەشمانە پایتەختەکەی داڕەشمانە بووە لە کوردستانی سووریا هەیە بەڵێ ئێوە پێم بڵێن ئێوە خڕنووک پێشمەرگەتان زۆرە بەڵێ هەمانە هەمووی بەشداریتان کرد لە شەڕەکانی داعش بەڵێ قورمان خۆم چووم چەند شەیدتان هەیە وڵات تقریبان 10 شەیدێکمانەیە سڵاو لە شەیدەکان ئەی شەیدی ئەڵغام هەمانە من برازایەکەم ئەڵغام لەم شاخە لێیاوە هەمانە 5-6 ئەڵغامی ئەم شاخەمان هەیە لەسەر لە وەرگاکەمان ئەڵغامە لەوێکە چون بۆی ژیان و ئەو بەردەست خاڵە جەلال ئێوە باوەلێتان ناوی پیاوێک بۆ پێڵن ئەحمە شاڵی ئەمە ڕاستە باشە ئەحمە شاڵی
کێیە؟ ئەحمەد شاڵی پیاوێکی بەڕێز بووە لە منتیقەی پەرخۆ بووە لەوێ ژیاوە لە پەرخوبی وەکوانە بووە لە چەمی گەڵاڵ بەڵێ وایە ئەمە بەڵێ لەوێ بۆ سەرۆک عشێتێکی گەورە بۆ پیاوێکی ناودار بوو بەڵێ ڕاستە بەڵێ باشە ئەو خۆی لە پەرخ ماوەتەوە بەڵام ئێوەی بەڵێ وەچەکانی هاتون بۆ ئێرە وەچەکانی بۆ چواتون بەرە وەچەکانی وەیکی لە وەچانی کە بنەماڵی ئێمەی گەشتوتە خڕنوک لە خڕنوک نیشتەجێ بوو یعنی چەند بنەماڵتان لێرەیە لە 6 بنەماڵەمان لێرەیە یعنی ئێوە لێرە ئەحمەد بەڵێ سعید حەمەومی شەریف سلێمان علی ئەمە 6 پشتان لێرەیە بەڵێ باشە ئێستا لێرە ماون و هەمووشتان یەکێتێکی باش لە بینتانە الحەمدولله سپاسی خواکەن لە گوێنانی ئەوەی کە خوازی ژەیە الحەمدولله هەموو شتێکی لە ناوان باش ئەوم بۆ دەست کاوەمەر فەرم بەڵێ عمەری ئەحەی حەمە عەزە بەڵێ عمەر تاقانە بەڵێ ئەحەی باوکی تاقانە بەڵێ حەمە تاقانە بەڵێ عەزە تاقانە بەڵێ شۆخە بابەی باپیرە گەورەشت هەر تاقانە وایە سوبحان الله بەڵێ بەڵێ چۆن ڕێکەوتێکە ئاگەر لێە 370 ساڵی بەر لە ئێستا چۆخە بابەی تۆ بەڵێ هاتۆتە ئەم مەملەکەتە و بەڵێ لە دیەکۆن بەڵێ نازانی بۆچی هاتووە چۆن هاتووە هەر بۆ ژیان هاتوێتتر کاتی خۆی خەڵکە بڵاوی کردوونە نەبووە بڵێ ئەمە شوێنی خۆیتەوە خۆی هاتوو لە شوێن لە دەیەک لەم دێ جێگیر بووە و ئیتر ژیانی برۆ سەر و بە خۆی ژایتە پشتا و بەژەر بڕاوە تۆ پشتا پشت لێرە تا ئێمە هاتووە بەڵێ یعنی هاتوۆتە ئێرە بەڵێ باش ئێوە نازانی ستیر و تایفەیەکردنەوەڕین غەوارین غەوارن بەڵێ ئێوەش غەوارن ئێوەش غەوارن کاک هینوانە ئێوەش غەوارن بەڵێ باشە خزمەتی خەی لە پێینتانە کامەرجان پێشمەرگایەتیت کرد نەخێت بەس لە ساڵی 96 هەتا ئیسە پەیوەندیم بە یەکێتیوە هەبووە هەر هەبووە بەڵێ غەریبی تۆم نەخۆشی تۆم بە گۆشەی شاوی بیمارت ئەسیری تۆم شەهیدی تۆم بە نووری پیری موژگانە دامان. ئەو بنارە وڵاتی دارستانی خۆڕسک و باخاتی جووتیارە دەست و پل نازدارەکانی نەتەوەی کووردە سەخت و دژوار چەمیچەقان لە دامێنی خڕنووکە سەرچاوەکەی لە چاوی جۆمەرەستیەوە تێ بۆ ڕێر و سیامێوەش سوودی لێبین و دواتر خڕنووک لەوێشەوە ئەچێت ناو چەقی شاری سەی سایق خڕنووک کەرتی کشتتوکاڵی ژمارە 23ە بە کوێرا و جۆگەلەی ئاوی ڕاستەقینەوە 2000 دۆنم بەرا و هەزاران شاخەڵان و پشتاویان هەیە بناریەکان بەریان دەشتی شارە زورە و ئەودیشیان چەمی بۆزانە نازانم لە چ ساڵێکدا ئەبێمەریکی کوردستان بەخۆ و سوارەی لەشکری کوردستانە و دێنە گوندی خڕنووکی دامێنی چیای سوورێن و لە ماڵی مامەسەیدا و لا ئەێن و پورە خاتەی ژنی مامسەیدا و خزمەتیکی باشی شێخ ئەکات ئەمەش ئەبێتە سەرەتای پەیدابوونی بیرینەتەوەی و تووڕەبوون و یاخیبوون و شۆڕش لە حکوومەتە داگیرکەرە یەک لە دوای یەکەکانی عارب لە عێراق لە شۆڕشی نوێ حەوج و ئەمریکا هاتوونەتە ئەگرە تۆوی پشت و پەنا دروستکردن و ڕێخستن و مقاومە لەم بنارە ئەچێنن لێرەوە ئەچنە شارە زور لێرەشەوە تووڕەبوونی حەوج و ئەمریکا لە ئاشەکەی زەڵم ئەتەقێتەوە یەکەم فیشەکی کوڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە حەکیمی و فەرماندەی و گەورەی مامی گەورەی کودمام جەلال ئەندازیاری شۆڕشی نوێ ڕۆ و دوژمن ئەتەقێندێ ئاگاداری شەوەکەی قاینەجەش ئەبن و بۆ یەکەم شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان فاتیحی شێخ حەیدەر لێرە بناریەکان بۆی ئەگرین هەر لەگرا لە شاخی کەچەڵ کاتێ ئەحمەی وەسا مەحمووی زەنگی سەر شەید ئەبێ فرمێسک قەتیسی چاوانیان ئەبێ زیاتر لە 12 شەهید و ژمارێک شەید و کەم ئەندامی مین ئەو مین و ئەلغامی هەردوو داگیرکەر لە شەڕی وێرانکاری 8 ساڵی عێراق ئێران ناویانەوە بۆ کورد و شوانی کورد و جووتیارەکان خولەی قالە خڕنووک لە ساڵی 1963 شێخ حەمەومینی نۆڕک ژمارەیەک ئەسکەر ئەکوژێ هاوارەکە خولەی قالە ئیدی ئەم خولەی قالە خڕنووکە لە کە شێ مەحموومی شێقاری ناوە ئیتر یاخێ بێ لە حکومەت چونکە ناوێ بیستن ئەسکەرەکان ئەبێتە هەناسە ساردی و لەو ساڵە و هەتا ئێستاش لە دوژمنان و داگیرکەران قاچاقە با بچینە خزمەت کاکە خولە و عومەر چنگنی و شێخ فەتاح و
بڕێ باس و خواست بکەین و سەرەتا وەکاکە خولە بێژین. شێ مەحمووی بەڕێز شێ مەحمووی خڕنووک ناسراوی بە خولەی قالەی خڕنووک مامە خولە مەفرەزەیەکی سەرەتایی لە شۆڕشی نوێ 4 کەس بوون هاتنە ئەم ناوە کێ بوو؟ سیروان تاڵەبانی بوو. تۆ خۆت بینیت؟ تۆقم لێ لا کردن و ناوی خۆش نووسی بۆ پێشمەرگەی. ئەی ڕەحمەت لە باوکت جا چی کەش بوو؟ وەڵڵاهی دلێرجا فیشەروا بزانم لەگەڵ بوو. باشە دازستاری سعی خەڵەفە بەڵێ لەگەڵیان هاتنە ماڵی کوێخا فارسی میراودەلیوانە میراوەلی با من ئەو درۆ نەکەم هاتووە بۆ ئێرە چکە تۆ ڕقی بە منیوە ڕاوێز لە دەرای مزگەوتەکە من کە خۆم نووسی پیاوێکی لا خۆشمان مامەی ئەم پیاوە بوو لا مەوێسا بوو حاجی محەممەدی ناو بوو بەرای ڕێز ڕەفا شەریف بوو من خۆم نووسی بۆ پێشمەرگەی باشە دوای ئەوان شەوکەتی حاجی مشیر هات قوربان هاتن شیروان شیروانی ها بڵێ بڵێ هەمەی حاجی محمووی خۆمان حیزبی سۆسیالیست ڕاوێز عەرز بڵێ ئەوانە هاتن وانە هەمەی حاجی مەحموو لەگەڵ ڕەوفی برای ئامۆزای مەلازم تایرە لەگەڵ عەلی شیعە باشە کە ئەمانە هاتن ڕاوێستە تۆ عەرز بکەم بردومانوشتی ناکەن تۆ ڕاوێست عەرز بکەم ئەمە هاتن بەیانیەک زوو لە ماڵی خۆمان هەمەی حاجی مەحموو لەوەیە کە دانیشتین کەوتینە قسەکردن لەگەڵ کە عەلی ئەوانە ئەوان وا هاتبوون ئەیشون بۆ شەڕ وەکانی سێف بۆکانی سێفی بەڵێ بەڵێ بۆ پارتیەکە ئەمەی هەفتا بەڵێ بەڵێ ئەنج ئەلێ ڕایکرا ئەلێرە یەکەم فیشێک لە ساڵی 76 لە ئاشەکەی زەڵ لەش هەمەی حاجی مەحموود ئەی چێکی لەگەڵ وەڵڵاهی نازانم درۆم پێمەکەتی حاجی مشیر بوو ئەمانە خۆیان ئەو 6 کەسە بوون حەوتەکەی کە ئەگەڕ لەم ناوە باشە شەڕەکەی قاینەجە و بیریە ئەی چۆن هەمە ڕەشی خزمی ئێمە بوو گیرە ئیدام کرا ئەی هەواداخەوە ئەرە وەڵا آخر فاتحی شێخ حەیدەر لەوێ شەید بوو لەوێ شەید بوو باشە لە دوا ئەوەی شەڕێ بوو لە میاڵە بەڵێ هەمەی مەلا تۆفیق گیرە هەرکیان لە مووسڵ ئیدام کردن ئەی هەوە بەداخەوە باشە لێرە لە ئەم گوندەی ئێوە شەڕی تیا بووە لە خڕنووک شەڕ نەبوو هاتن تەفتیشیان کرد منیان گرت گیرای ڕاوێسە منیان گرت ئەم کوڕی برامیان گرت کاک شێخ بەڵێ بەڵێ جەلالیان گرت عەبدوڵایان گرت کە کوڕی حاجی ڕەحمان بوو بردین فارسی گیرا ئەوە جارێ بەلەمەکە لەوێ بردینیان لەم خوارەوە وێسانینیان خولە سووریان لەگەڵا بوو خولە سووری باوکی خالی لەوێ پاکەتێ جێری ژیامی بەیانی زوو بوو جگەرەمە خوارد لەوێ ئێمەیان بەرا نەیانیش بگیری زۆر باشە ئەی کوێخا فارسیان کەی گرت کوێخا فارس ڕۆژێکی تر بوو بە تەیارە هاتن بە هەلیکۆپتەر ئالیۆ هەلیکۆپتەرەکە نیشتۆ باشە کوێخا فارسی ژیان گرت ئێوە بە کۆڵت فەنگتان بردو بۆ شۆڕش وابوو بەڵێ بەڵێ چەند فەنگتان وەڵی حەوت فەنگیان لەوێ کۆ کردو کە شۆڕش دروست بوویەکیان من ئیمامە حاجیم بەشان بردنمان بۆ کۆڵیتان بۆ لا عەریف جەبار ئەوم بۆ بەرە دەست ئەو پیاوە مام عمەر بیخەلای دەمتەوە مام عمەر ڕاست مام عمەر تۆ لە چ قەوم و تیرێکی چنگنیت دیەکێ لای چەمچەماڵەوە دیەکە ناوی چنگ نییە هیچ قەومای تای لەگەڵوانە وڵی قوربان من ئەوانە نانازم بەس ئێمە ئەم لەگەڵ ئەمانەی دەمرکان ئێمە جوان و نزیکین لە دەمرکان و ئێمە لەم دەمرکانیان و نزیکین چەند پشتان هاتوۆتە ئێرە مامەمەر وڵی قوربان درۆ ناکەم لە خزمەتە ئەم پیاوانیژە ئەزان من باوکم 100 ساڵی تەواو کرد لەم دیا بوو باوەرم هەر عینیش لام وایە زیاتری تەواو کرد هەر لەم دێگا بوو ماشەڵڵا ئارە بەخوا ئەم دوانە ئەگەر درۆکەم ئەم دوو ئەو بۆ دەست شێخ فەتاح بەڵێ فەرموو یا شێخ بیخەلای دەمت شێخ فەتاح تەماشام کە ئەگەر تۆ لەم دێیە کاتی خۆی پەنجاکان و شەستەکان و چلەکان ئەڵێم خوشک نەبووە ژن نائهێنە ژنم نێگا بەڵێ وەڵی ئەگەر پارەی نەبووە خوشک نەبووە ژنی دەست نەیەکەم ئللا ئەوە بەژن بەڵێ بۆە بەژن بوو ئیخر بووە وەڵی وا دەسوورەکە وا بوو ئەگەر پارە و پارەی وایە توانی بی ئەگەر بەس بەخوا پارەکەش بەکەمەکانی ڕاستەکەی ژن بەژنەکە بوو
ژن بە ژن بوو بەڵێ چیتر بوو گەورە بە پچوتی ئەوە یعنی چی گەورە بچوو وەڵایەتی کابرا کچێک کۆلەی بوو کچەکەی ئەو گەورە بۆ یا بە منیش قوشەکەم مارەیە کرد لەو هەبی لەسەر بێشکە باش ئەگەر شووی پێ نەکردایە وەڵایەتی لە دوایەوە کەوتە کێشە بۆ دروست تالوقەکرا تالوق بەڵێ تالوقێ کرد یا ڕێیە کەوتن یا دەسی لێ هەڵاگرت دەسی لێ هەڵاگرت بەڵێ وانە بەڵێ باشە زۆر باشە شیرباییژە بوو بەڵێ شیرواییژە بوو شیربایی لە دیەکەمە زەلامی حرام و خەڵق نەیە خوا هەموو کەس پێی نەیە زستان هەبوو لێرە بەڵێ بەفر زۆر بەرەوەڵا جار بوو مانگی حیوان و دەوڵەتمان نێوە ڕۆیی لە هەفتاکانە لە شەستەکان بەڵێ شەسەکان ئەوە ئەرەوەڵا لە شەسەکان من موادی 50 1950 گێتی 1950 لە دایک بوو لێرە هەر لە خڕنوک بوو باشە شوانیتان کردو تۆ شوانیت کرد بەخوا کەم شوانی کرد مەڕ بە شاخ بوون بەڵێ بوون لەم کێفانە ئەرەوەڵا ئەوەی حیوانی و بێشەوە بە کێفیە کرد شۆ بە کێفی لێ مایەوە بەڵێ ئەی باشە هیچ هەجوونە هەوار و مەوار بەڵێ هاوار با هەوارمان بوو پێمانە هەواری کەچەڵبارمانە کرد بۆ چەند هاوینە هەوارتانە وەڵاهی دووسەیەکمان بوو ئەویش عایدی شێخی تووتمان بوو نیوەمان قەومایەتیان بوو لەوێ ئەچوونە ئەوێ یا پوشانیانە یا بە یارمەتی جیانەکردن وەش بێکیمان فەقیر بوو لەسەر ئەم کەچەڵەیەمان و ئاوەکەی کەم بوو ئەوەی حیوانوار بوو ئەچوو بۆ ئەوێ باشە ئەگەر لە ئاوایەکە بمایتایەوە کێش و ئەسپی خوارد ئەرە وەڵی خواردی نوێ مایت و ئیش نەبوو لێ ئەم خان و ماڵێکی ئاگەی ئەم خانوو جێتەیەش بەخوا چیلکەیەک دەکرد بەو دەرا کەسی چینەوە بردی تا هاتی تو ئەرە بەخوا مامە خولی من چاوە لێ خەڵکی لە بینی چاو برەوە خەڵک پارەی لێ سێنی بەخۆ داسادی بەخوا ڕاستە بەڵێ ئەو کاتە خۆشبی ئاسیاشێ واللهی ئەو کاتە خۆ خەفەت هەر نەبوو بەخۆی بە قورآن دینارێک لە باخەڵا بای خۆی بە حکومەتە زانی گوندی خڕنووک 981 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لە دامێنی چیای سوورێنە و ئەڕوانێ بەسەر دەشتی شارە زورە ئەمە ژوای کردووە بڕێفێنک بێ ئەوسا یەژم ئێستا نا ژنان وەکونا ئەچوونە سەر کانیا و کارێزەکەی چاوجی خڕنووک و چەمی ژاژی خوار و سەر و هەنجیرە ڕەش و دەربەنەبووک و کانی چیا و ئاوی یەکشەوە و کارێزی مامەسەن لەوێ ئاویان بە کونا بەلا قەبرغیان بەسە زمانان ئێهنا بۆ ناو ئاوایی شەربە و کوپە و جەونگیان پڕ ئەکرد لە سەر هەرزاڵدایان ئەناو دوایان ئەخستە تورەکە خستەوە و کەریان ئەخستە دیزە و ڕۆنج بۆ هیزە سوێنیان بوو کەشکیان تیاسووی چزڵیان ئەکرد و ئەیان خستە پێستە حیوانەوە جا بۆگەنیش نابوو ها قەومینە سێ جۆر بێژنیان بوو کەو بۆ نۆک بێژانەوە و بێژنگ بۆ گەنم بێژانە و هێڵک بۆ ئارد تووڕێنە و قۆڵینە و نانەشاشیان هەبوو لە تووڵەبی سەبەتە و بەرچنەیان دروست ئەکرد لێرە وەستای دەستڕەنگینی تابوو دەبەشی جووت ئەمە نیر و ئامور و هەردوو هەپە و کەڵەمە و مژان و یەرەقە و وێژە ئەمانیان دروستەکرد هەتا دەرگا و پەنجەرەشیان دروستەکرد بە چەپەر بە تۆڵ ئەهێنچنی ئاودان و ئاو دێری هی ئەم مەملەکەتە بە کاتدا بەشکراوە بەسەر جووتیارەکانە و کێڵگە و مەزراکان بنەوانێکیان بە بێڵ و بە بێڵی دار و پاچ و خاکەناز لە ئارە و سوار هەڵگرت و هەتا زەڵقەرنە با درێژەی دادڕێن نەکەین بچینە خزمەت دادەگەلاوێژی ڕەشی کەرەم قاینەجەیی کە بە نەریتی ژن بەژن 53 ساڵ بەر لە ئێستا بەماین لە ئاوایی قاینەجەی شارە زور و هاتۆ بۆ ئەگرە بۆ ئەم بنارە لەسەر تەنورەکان پێکەوە دانیشتین و ئەوجا لە دادەگەلاوێژم پرسی 53 ساڵ بەر لە ئێستا بە شێوەی ژن بەژن تۆ ئێن بە شێمحەمە باڵێ ژن بۆ چێ کرد بۆ برام کردووە ئەویش محەممەدی ناوە خوشکی ئەو درا بۆ باڵێ ژن بەژن بۆ قاینەجە بۆ قاینەجە لە قاینەجە لەوێوە تۆیان بە ماین هێناوە باڵێ بەربوومانە لەگەڵ ئارەوەڵا بەربوو پێخست باڵێ تەقا گۆرانی شمشاڵ لای قەڵبەزە دراینندەیەک ئەزانم ئارەوەڵا گردێکی هاتیە لای ئەو گردە دراین دران لەیەک ئەویان بۆ ئێوە ئارەوەڵا دەرزیمانە گۆڕیوە و ئیتر کورە بەڵێ بەڵێ باشڵێ خورجەکە چیتیا بوو وڵا خورجەکە جلی خۆمانی تیا بوو ئێوە ژۆکو ئەولاوانە کولیچەی تیا بوو خورمای تیا بوو شایکریا ئارە وەڵا ئایسە من بۆ باوکی کە شێغەرکان گیانی 11 سەر حیوانیان سەر بڕیوە ئەم
خەزورم تەنیا ئەم دوو کوڕی بوو مناڵی زۆر مرد بوو قەزا بەڵایەوەتر ئەم دوو کوڕی بوو لەم دوایە لە خۆشییانە کەم حەمە و ژن بێنێ 11 سەر حیوانی سەر بڕی بوو ماشەڵڵه ئارە وەڵڵا شایی بوو لەگرە بەڵێ کورە شایی ئیتر منجەڵی مس لەسەر ئاگەر ئەو کاتە زەمان ئەم وەختە هینێکە بوو دادەگەلاوێش دارێکیانیا بەسەر بوو کازداڵێ کورە ئاوێنیان بۆ گرت و داریانە بەسەریا و ئەیتر هێوەرە ها پشتێنە باشە بە چەند سەعات گەیشتن لە خاینەجەو بووی بەو قورعانە نازانم بڵێم لە چەند لەوارە 4 ساعتان ئەرەوەڵا ئا لە گۆڕیاخەوە هات لە گۆڕیاخەوە هات ڕاست دەکەی باشە یەکسەر بۆ ماڵە خەزور بەڵێ مەڕوو ماڵە توشتیان هەبوو ئارەوەڵا خەزورم دەوڵەمەند بوو حیوان و ماڵیاتی زۆر بوو ئەم بێ ئارەوەڵا بێری دەزانی بەڵێ ئەی چی ئارەوەڵا بێرەمانە کرد ئەرەوەڵا ئەرە بەخوا بەیانیان زوو ئەبواە تەشتێ هەویتان مەلا بانی نەگاوە چوین تەنەکە ئەومان هاوردووە لەسەر کانی هاتووینە تۆ زۆپامان داخستۆ ئەنجام لای بانی بانیاوە نوێژمان کردووە دەست نوێژمان گرتووە چوینەتە خوارە بۆ ناو کار و بەرق ئیتر ئاوا دەدەقە چارەکێکی ماوە بۆ خۆرکەوتون هاتووینەتە سەرتیکێنان و پیاڵەیە چایمان خواردەوە هەم دیسان چوینەتە خوارەوە بەڕێ حیوانمان بەڕێ بردو وڵاخمان بەڕێ بردووە شواتان بەڕێ توێ شەبەرەتان ناوەتەیە ئەرێ بەخوا 3 کۆڵ 4 کۆڵنانمانە پێچاوە بۆ شوان بۆ درەوە ئەرێ بەخوا ئەرە بەخوا میوان داربین ئەرگ داربین خەزورم لاو دیوەخانی بوو لە 6 حەو پیاویترا لە باوکی قێخا فارس و 6 حەو پیاوی پیاوانە بوون تا دایمە ئەریف مەحموو ئەحاچەقشی خۆ عافیان کە ئەمانە ئەو کاتانە هەمیان هاتن بۆ دیوەخانی نەم دیوە بەس ناوبانگمەویست ئەهام ئێمە نەتیەکەڵامان ئێمە شوێنی ئافرەتمان جیاب هەمێ حاجی مەحمووان هاتوون بۆ ئێرە کاک شەوکەتی حاجی بشیر بەڕەحمەت بێ هەمیان خەزورەم خزمەتی کردوون و نانی خەزورەمیان خواردووە پێم بڵێ چێشتان لە چی لێ نەدادەگەلای لە منجەڵی مسا لە منجەڵی فافۆنە ئەرە بەخۆهی نەبوو برنجی خۆتانە بوو کوردی بەڵێ برنجی ڕۆنەکەت خوا ڕۆنی خۆمانە بوو هێلکەی خۆمانە ئەرە بەخوا هێلکەی خۆمانە بوو ڕۆنین خۆمانە بوو گۆشتین خۆمانە بوو هەموو شتەی خۆمان بەس شەکر و چاکەی خۆمان هەمووی بەرهەمە هات خۆتان بەرهەمتانێنەخوا نیسکنەوەنیە گەنم باشتوو هەموو شتی جوانەتان بوو ئەرەوەڵڵا جوانەتان بوو ئەرەوەڵڵا لە کوونە بچووکترە دەستکیە بووانە بەڵێ دەستکی بوو بەڵێ باشە دوتانە کردە تورەکەی خامەوانە پێتانە و تورەکە خستەوایە بەڵێ ئەرەوەڵا خەسە تورەکە ئەرەوەڵا ئەی کەراتانە کردە چیەوە کەرەمانە کردە بیلامەعنا جانێ بوو پیانە و پاتیلە دەستی بوو ئەمان کردە ئەو ئەمان کردەوانەوە دوای بۆ ناو ئارەوەڵا ئەمان کردن ئەمان کرد هیزەی گەورە گەورە دامانە نا هینێکە بوو سوێنێ ئەوەی کەشکتان پێسوو ئەوەش هەبوو وانە بۆ دۆ کەشک و بوو ئەوانە باشە قاورمەتانەکە چزلی ئارەوەڵا ئەمان کرد لە چی داتانە لە منجەڵی فافۆنا لە منجەڵی مسا دامانە نائیتر کەمیوانە ها ئەو نیانەیە کردن ناو سەر برنجیان دائنەنا ئەیان خوارد سێ جۆر بێژنگتان هەبوو ئەرە بەخ وایە کەو بۆچی باش و کەو بۆ شتێکە زبر وایە عنی بۆ نۆک و شت بێژنەکەیش بۆ وردەش بۆ ساور بۆ برنجمانە بێژاوە کەمان کرد بەکر باشە ئەی هێڵک هێڵێکیش بۆ ئارتانە کردە چیەوە ئارتمانە کردە کەن و ڕەحمەت لە باوکە تۆش کە ئەفەرمی بەخوا کەنووی گڵ ڕاست دەفەرمووی ڕاست دەبێت اینجا ئەچوون ساوەرتانە کردە توڵینە ئەی قۆڵینە نانەشا قۆڵینەکان کە ئەمان کوڵان ساوەرەکەمان تێ ئەکرد بە گەنی قۆڵینە توڵینەکەش پیامە و تایکەکە برنجمان پیاکرێ نانمانە کرد نانەکەمانە وەستا بە ناشکوری لام سینوشت زۆر نەبوو ئیسا مەمونیازە نیعمەتایە دڵە نامرتاحە بەخوا ڕاستەکەی ئەی لە توڵەبی هەموو خەڵک لێرە سەبەتە دروستکە بەرچڵێ ئارەوەڵا ئەی چۆن ئارەوەڵای هەمی لە ئەو توڵە دروستە کرا ئەم ناوە گاچێڵ بوو بەڵێ ئارەوەڵا ئێمە ئەو بەردەهین خۆمان بوو هەمومانە کرد بە گەنم بەخوا پیا و درەویە کرد و ژن لە دواوە یاڵا بە کۆڵ بیکێشیە بەخوا ڕاستەکەی ئەرە بەخوا مەڵۆتانە نایە ئەرە بەخوا بە کۆڕەمان کێشا هەمی لە دوای پیاوە جێرە شەر بەگا بوو بەگا و پێشگایان بێکەوە بەستەوە بەڵێ سەر سوئینە بێ جەنجەرتان بوو کورە نە بەخوا کەم بوو نە بەخوا هەر بەگالم دوایە پیا بوو جەنجەڕی بەخوا ڕاستەکەی ئەرە بەخوا باشە ئەی وەستا هەبوو ئەسبابی جوود دروستکە ئەمە نیرە ئامورە ئەرەوەڵا بوو دوو کەڵەمە و وانە بوو دوو هەپە و بەڵێ
مژان و هێرەقیان دروستە کرد و مژانیان دروستە کرد و ئەرە وەڵا باشە پورێ دادامین هەبوو لێرە دکتۆر بوو ئەگەر بیرت ئامینی ژن مامەقوێ خا ئەرە وەڵاوە دایکی ئەرە وەڵا دادامین وەستا بوو هینی بۆ باژێڵەی مناڵ و ئەمجا شەرمی بڕێ ناوکی مناڵێ بڕی و ئەمجا دکتۆر بوو بۆ مناڵە وردە بۆ نەخۆشین بۆ بۆن و ئەوی مریشی ئەمەلیات کردووە بەخوا ئەی بە پارە بوو یا هەر بە وەڵا هەر بە خۆڕایی هەر بە خۆڕ ئەرەوەڵ ئەو شتانە لە وڵاتی ئەمە بە پارە نەبوو ڕاست دەکەیت ڕاست دەکەیت ئەرەوەڵا ئەو شتانی نەبوو دایمەش بە دەمیەکەەوە هات ئەرە بەخوا وانە ئەرە بەخوا هەر بەیانی ڕنجمانە تا ئێوارە ئیشی ماڵمانە کرد دەرمانە کرد ئێوارە ئەم کوڕە گەنجانە ئەهاتنۆ ئەم کوڕە گەنجانە هاتووە شەو حەتانیوەی شەو ئەم کۆ بۆ لای ئەو کۆ ئەبۆ لای ئەو دەمەتەقە و پشکیلان و کاکە یان کلاوێن و ئەرێ بەخوا قەریان سەرە زۆر ئەباری ئەرێ بەخوا کاتە سارد بوو ئیستا هەموو جەو گۆڕاوە ئەوەختە ئیتر کەشک و دوێنەتان هەبوو بەڵێ ئەرە وەڵا هەموو بەیانی هەڵەستاین ئەمە دوای نەبوو کورەیترن شۆربایی برنجی وردکەی خۆمانە و نەخۆش بوو بەخوا لە مشکەکەی سە خۆشتر بەخوا ڕاست دەکەی ئەی میوشتان وشکە کردەوە بۆ تەماتەمان وشکە کردو بامیمان وشکە کردو کولەکەمان وشکە کردو ئەی ترێ و ئێمە وڵاتی ئێمە تازە ئەم باخەی لێپەیا بوو ئەوان ئەم باخی هێنا چێناگەر ئەم باخە کە حەوەڵ باخ هاتە ئەم بناری ئێمە خاڵۆ فەتاح ئاوردی خوا ئافی کاکە خاڵۆی حاجی شێم حەمە و باوکی ئەم ناڵانە ئەی وتیان پێ ئەلێر ناوی مامۆلیە نازانم چی ئەوە هێنایت مامەوەلەی پێڕەنەوە مامە ناوریش مامە ناوری یەکەم کەس هێنایەتی هەناری هێناوت ئەم بنارە وەڵا ئیسا هەنارەکەی بەنامەی لە چەمی ژاش ڕاست دەکەی باشە لێرە ئێرە بە تووتن بەناوبانگ بوو بەڵێ تووتنمانە کرد تەماتەمانە کرد مەرەزەمانە کرد بامیێمانە کرد ناخۆشترین شت کە لادێ نشینەکان گود نشینەکان جوتیارەکان خەفەتیان پێخوات تووتن بوو ئەرە بەخوا دایمە خەریک بووین کورە جاچیمان نەیە کرد هەر دڵیش خۆش بوو هەر کەسایەتی بوو هات و چۆ بوو نیشتیمانێک پڕ لە جوانی و پیرۆزی و گەورەیی نیشتیمانێک چیا و بەندەنانی و ڕووبار و کانیاوی خۆشەویستی ناودڵی میلەتی کووردە سوپاس بۆ خوا کە کوردستانی بەنسیبی منی کورد کرد سوپاس بۆ خوا بەڵام نیگەرانم لە خوای گەورە ئەپارڕێمەوە داگیرکەرەکان نیشتیمانەکەم چۆڵکەن و بڕۆن عاقڵیان کە دوژمنەکان عاقڵکان بۆی بڕۆنە دەرەوە نیشتیمانێکمانەیە پڕ لە جوانی و بولبول و ئازادی و مەزنترین خاکە لەسەر ڕووی زەمینە وەشەکان ئاگادارەکەمەوە و ئامۆژگاری سیاسیەکانەکەم کوردستانیان خۆش بوێت کوردستان بخەنە ناو چاویانەوە کوردستان بخەنە سەر سەریان پڕ لە ژیان و پڕ لە خۆشیە من لە بناری شارەزورم لە دامێنی شاخی سوورێن لەوێ بەرنمەیەکی جوان و ڕەنگین پڕ لە هەناسەی جووتیاری کوردەواری تۆمارمان کرد ئەوە ماوە بڵێم بەر لە خواحافیزی هەمومان ئەزانین ئەوێ بڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجیسە سەری ئێمە و هەموو مرۆڤایەتیە پێشمەرگە مەزنە پێشمەرگە ڕەمزە پێشمەرگە سوپای ئازادی خوازی دیموکراتێت و ئازادی هەموو جیهانە هەر لێرەشەوە لە بناری سوورێنەوە سڵاو بۆ تۆ کەرکووک سڵاو لە ئاگرەکە کەرکووک سڵاو لە باوە گوڕگوڕەکە کەرکووک سڵاو لە هەموو داقوق و خورماتوش چاوی هەمووتان ماچەکەین و ئێمە لێرە بە ئێوە ئەژین و ئێوەش تەنهاهی ئێمن کەواتە لە گوندی خڕنووکی دامێنی سوورێن لە بناری شارەزوو لە ناحەی ناڵپارێز لە پێنجۆنە حیاتەکەی کوردستان لێرە کۆتایی بەرنامەکەێنین هەتا بەرنامەیەشتر هزار سڵاو لە کوردستان هزار سڵاو لە پێشمەرگە ئازادی و ڕزگاری و مەزنایەتێر بۆ کوردستان بمێنن بەخێر